کاک عەبدوڵڵا کاتت باش گەر بکرێت لەوە دەست پێ بکەم ئێوە وەک بزوتنەوەی ئیسلامی کوردستان پەیوەندیەکانتان لەگەڵ سعودیا چۆنە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، دیارە ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی وەک هێزێکی خەباتکار کە بەر لە ڕاپەڕین هێزێکی چەکدار و شۆڕەژێر بووینە شان بەشانی هێز و لایەنە سیاسیەکانی تری کوردستان، هەم خەباتی چەکداریمان کردووە و هەم خەباتی دیبلۆماسی و لە ناوەندە نێودەوڵەتیەکان و بە هەماهەنگی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقی ئەو کاتە ڕۆڵی بەرچاوی خۆمان گێڕاوە لە ناوچەکە و جیهان و وڵاتانی ئیقلیمی بە شێوەیەکی گشتی. بزوتنەوەی ئیسلامی ئەو پەیوەندی و دۆستایەتی کە هەیبوو بێ لەگەڵ هەر لایەنێکی دەرەچی لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان و لە پێناو بەهێزکردنی پێگەی کورد بووە لەو نێوەندانەدا. ئێوە جگە لە وڵاتی سعودیە کاک عەبدوڵڵا، یعنی پەیوەندیەکانتان لەگەڵ وڵاتی سعودی هاوشێوەی پەیوەندیەکانتان بۆ لەگەڵ وڵاتەکانی دیکەی دەوروبەری هەرێمی کوردستان و عێراق؟ خۆتان نەزانن کە وڵاتی سعودیە بەڕاستی وڵاتێک بووە کە زۆربەی حرەکات و هێز و لایەنە ئیسلامیەکانی جیهان بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەوەی کە قیبلەی موسڵمانان لەوەیە هاموشۆ هەبووە بۆ حەج و بۆ عەمرە و لە هەمان کاتیشدا سەرکردە و ڕابەرانی بزوتنەوەی ئیسلامی لەو مەراسیمانەدا بەشداریان کردووە. دیارە ئەمەش ئەو جۆرە سەردانی و ئەو جۆرە عەلاقات و ئەو جۆرە هاموشۆیانەش لە ڕاستیدا بزوتنەوەی ئیسلامی پێگەیەکی تایبەتی هەبووە لەو هەم لە وڵاتانی ناوچەکە بە شێوەی گشتی و جیهانیش لەبەرەوەی هێزێکی چەکدار و خەباتکار بووە. بەڵام ئەو پەیوەندیانەی کە بزوتنەوەی ئیسلامی هەیبووە هەر لە سەردەمی حەفتاکانەوە زمانی مامۆستا مەلا عوسمان بەڕەحمەت بێ کە بە نوێنەرایەتی بەڕێز مەلا مستەفای بارزانی مەرحوم نوێنەرایەتی خەڵکی کوردستانی کردووە بۆ دانیشتن لەگەڵ پادشای سعودیەی ئەو کاتە. بۆیە ئەتوانم بڵێم پەیوەندیەکانی هەرێمی کوردستان یاخود با بڵێین پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی بۆ ئەو کاتانە ئەگەڕێتەوە، بەڵام ئیستیغلالکردنی ئەو جۆرە پەیوەندیانە بۆ ئەو بەڵگەنامانەی کە ئێستا بڵاو بوونەتەوە لەسەر بزوتنەوەی ئیسلامی کە گوایە پارەی لە عەرەبستانی سعودیە وەرگرتووە، ئێمە ڕای ئەگەیەنین بۆ ڕای گشتی و بۆ هەموو لایەنەکان و بۆ هەموو جەماوەری خەڵکی کوردستان کە بزوتنەوەی ئیسلامی بە سیفەتی ئەوەی هێزێکی چەکدار بووە، خەباتکار بووە، بە سەدان شەهیدی بەخشیوە لە کوردستان و لە معارەزەی عێراقی ڕقەمێکی حیساب بۆ کراو بووە، خوێنراوەتەوە لەلایەن هەموو لایەنەکان و دەوڵەتەکان و ئەمریکاش کاتی خۆی بزوتنەوەی ئیسلامی حوتەم حیزب بوو کە ئەمریکا بە شێوەیەکی فەرمی مامەڵەی لەگەڵدا ئەکرد بۆ دانانی نەخشە و پلان بۆ ڕوخاندنی ڕژێمی سەدام حوسێن. بۆیە بزوتنەوەی ئیسلامی هەوڵی داوە سەرنجی هێز و لایەنە ئیسلامیەکان ڕێکخراوە پەیوەندی چێ بەوەی کە تۆ دەتەوێت بڵێ ئێمە پارەمان لە سعودیە وەرنەگرتووە، هیچ جاوکارێکی مادیمان لە سعودیە وەرنەگرتووە. بە دڵنیاییەوە ئێمە ئەو هاوکاریانەی کە بزوتنەوەی ئیسلامی وەریگرتووە تەنها پشتی بەو بڕە بودجەیە بەستووە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەرمانگرتووە و ڕێکخراوێکی لەو شێوەیەش لە ڕاستیدا بزوتنەوەی ئیسلامی زۆر هەوڵی داوە ئیغاسەی ئیسلامی و منەظەماتی تری ئیسلامی بهێنێت ڕێگایان بۆ خۆش بکات بۆ ئەوەی بێن لە هەرێمی ڕێکخراوی ئەلبیر بێباوکان بکەن. بەڵێ کاک عەبدوڵڵا، ڕێکخراوی ئەلبیر هی بزوتنەوەی ئیسلامی کوردستانە؟ ئەم ڕێکخراوە بە هیچ شێوەیەک هیچ جۆرە پەیوەندیەکی بە بزوتنەوەی ئیسلامیەوە نییە و ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی هیچ ڕێکخراوێکمان نییە بە ناوی ڕێکخراوی بڕ و هیچ جۆرە ئەو ڕێکخراوە بە قەناعەتی ئێمە ئەگەر بارەگاکەشی لە عەرەبستانی سعودیە هەبێت، بەڵام لەلایەن بزوتنەوەی ئیسلامیەوە هیچ جۆرە سیفەتێکی ڕەسمی نەبووە. سەرپەرشتی ئەم ڕێکخراوە دەکات؟ من نازانم چێ سەرپەرشتی ئەو ڕێکخراوە ئەکا. بە قەناعەتی من وای بۆ دەچم کە ئەمە هەر ڕێکخراوێکی وەهمی بێت، ئیستیغلالی
سومعی بزوتنەوە، ئیستیغلالی ناوبانجی بزوتنەوە، ئیستیغلالی ئەو خەبات و بەرخۆدانەی بزوتنەوەی کردبێت بۆ خۆبردنە پێشەوە ئەگەر ڕاست بێت لە عەرەبستانی سعودی. ئەجینا ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی بە هەموو شێوەیەک ئەوە ڕەت دەکەینەوە کە هیچ بڕەپارەیەکمان لە عەرەبستانی سعودی و هیچ لە دەوڵەتێکی تر وەرنەگرتووە، لەبەرەوە ئێمە ئامادە نەبووینە سازش لەسەر مەبادیئە نەتەوەییەکانمان، مەبادیئە ئیسلامیەکانی خۆمان بکەین لە دژی گەلەکەمان، یاخود ئەگەر شتێک بێ لە بەرژەوەندی گەلی کوردستان نەبێت. بۆچی وەکێ دەیەوێت ئیستیغلالی سومعە و ناوبانگی بزوتنەوەی ئیسلامی کات و تۆمەتباری کا بە وەرگرتنی پارە لە وڵاتی سعودیا؟ کێ دەوێت ئەمە بکات؟ کێ دەیەوێت خۆی بەرێتە پێشەوە؟ کێ دەیەوێت نابی بزوتنەوەی ئیسلامی وەک خۆت دەڵێ بشێوێنێت؟ وەکێ ئەم بەڵگەنامانە بڵاوکاتەوە بۆ لەسەر بزوتنەوەی ئیسلامی؟ وەڵامی ئەمە کاک عەبدوڵڵا دوای ئەم پەیوەندی تەلەفۆنیە پەیوەندێکی ئامادەنیە پەیوەندەکە زۆر باشە، وەڵامم بدەرەوە. کێ دەوێت ئەمانە بکات؟ بۆ بەڵێ ئەزانی چۆنە کاکە گیان بزوتنەوەی ئیسلامی بە سیفەتی ئەوەی هێزێکی چەکدار و خەباتکار و مێژوێکی دوور و درێژی هەبووە وە کۆمەڵێک زانای ناودار و بەرجەستە ڕێبەرایەتی ئەو بزوتنەوەیان کردووە کە سومعە و ناوبانجیان هەبووە، بۆیە کارێکی چاوەڕوان کراوە ئەگەر ڕێکخراوێک ئەگەر منەظەمەیەک بە ناوی خێرخوازی یا هەر بە ناوێکی ترەوە بێوێ بە ناوی بزوتنەوە لەم دەوڵەتانە خۆی بباتە پێشەوە و لە پێناو بەدەستهێنانی مەکسەبی دارایی و پارە و پوڵ و پارە. ئەو ئەمە لەلایەک. لەلایەکی تر ئەمە بۆ ڕای گشتی ڕابگەێنم کە چەند ساڵێ لەمەوبەر وەفدێکی ئەڵمانیا لە وڵاتی ئەڵمانیا هات بۆ لای ئێمە لە هەولێر، نوسخەیەکی کتابێکی فەرمی بزوتنەوەی ئیسلامی لەلایەن کەسێکەوە تەزویر کرابوو بۆ ئەوەی کە بزوتنەوە هەڕەشەی لێ کردووە لە کوردستان، ویستویەتی بیکوژێ بۆ ئەوەی لە ئەوروپا و لە ئەڵمانیا ئیقامەی پێوەربگرێت. ئەم حاڵەتانە لە ڕاستیدا لەگەڵ ئێمەدا زۆر بینیومانە کە بزوتنەوە هەڕەشەی لێ کردووە و هێزێکی چەکدارە و ئیسلامیە ویستویەتی بیکوژێ بۆ ئەوەی ڕای کردووە چووە بۆ ئەوروپا، ئەمەی بردووە تەقدیمی کردووە، ئەوانیش هێنایەنەوە بۆ لای ئێمە تا حەقیقەت و ڕاستیان بۆ دەرکەوت. ئێمە ڕایەگەێنین کە ئەم بزوتنەوەی ئیسلامی هەوڵی داوە ڕێکخراوی خێرخوازی بێنێتە کوردستان بۆ دروستکردنی قوتابخانە، بۆ دروستکردنی ڕێگاوبان و مزگەوت و یارمەتیدانی هەتیوان. لەبەرەوە لەنەوەتەکان خەڵکی کوردستان نا ئێمە بۆ ئەو شتانەش وەرمان نەگرتووە، بەڵام ڕێگامان خۆش کردووە بۆ منەظەمەی ئیغاسەی ئیسلامی کە هەر لە هەشتایەکانەوە کە مامۆستا عەبدوڕەحمان سەجادی ڕێبەرایەتی دەکرد بۆ کاری خێرخوازی لە ئۆردوکاکانی ئێران، هەژارەکان، بێسەرپەرشتان و هاوکاری زۆری منداڵانی یەتیوی کردووە بزوتنەوەی ئیسلامی لە هەرێمی کوردستان و چەندین مزگەوتیش لە زۆر شوێنی تری کوردستان ڕێکخراوی ڕابطەی ئیسلامی بە هەمان شێوە کە ڕێکخراوێکی ئیسلامیە لەو شێوە کاری کردووە. بەڵام ئەو ڕێکخراوە شوناسی دیار نییە، بزوتنەوەی ئیسلامی زانیاری نییە لەسەر ئەو ڕێکخراوە کە هاتبێ لە کوردستان ڕێگای خۆش کردێ. ئەمە ناڵێ پارەدراوە بە بزوتنەوەی ئیسلامی. ئەم وەسیقەیە ئەگەر ڕاست بێ، دروستکراو نەبێ، تەزویر نەبێ، ئەمە ئەڵێ پارەدراوە بە ڕێکخراوێک کە تابیعە با بڵین سەر بە بزوتنەوەی ئیسلامی. بەس ئەم ڕێکخراوە لە هیچ ئۆرگان و ناوەندێکی بزوتنەوەی ئیسلامی نە مەلەفێک و نە شوناسێک و نە ناوێکی هەیە. بۆیە لە ڕاستیدا ئەمە بەکارهێنرێ. ئێمە پێمان وایە ئەمە ناوهێنانی بزوتنەوە لێرەدا بە ناحەقیە بەکارهێناندرێ بۆ لێدانی بزوتنەوە، بۆ سومعی بزوتنەوە و ئیسلامیەکانیش بە شێوەیەکی گشتی. ئەجینانە لە کوردستان و نە لە هیچ وڵاتێکی دنیا ڕێگە نەگیراوە لەوەی ڕێکخراوێکی خێرخوازی لە وڵاتێکی ئیسلامی بێ یا ئەوروپی بێ بە کەیفی خۆیان دێن هاوکاری فەقیر و هەژار و داماوان ئەکەن، بەڵام لێقەوما و ئاوارە و سەرگەردانان دەکەن. بەڵام لە ڕاستیدا ئەم ڕێکخراوە هیچ جۆرە شوناسێکی لای ئێمە دیار نییە و بزوتنەوەی ئیسلامی بە هیچ جۆرێک هیچ بڕەپارەیەکی لە عەرەبستانی سعودیە وەرنەگرتووە. جگە لەم هاوکاریە و لەم ڕێکخراوە و لە عەرەبستانی سعودیە، ئێوەکو بزوتنەوەی ئیسلامی کوردستان هاوکاریتان لە هیچ وڵاتێکی دیکە وەرگرتووە؟ ئێمە من ئاماژەم پێدا کە تاکە سەرچاوەی بژێوی ژیانی بزوتنەوەی ئیسلامی بریتی بووە لەو بڕەبودجەی کە ساڵ و نیوێکە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر زۆربەی لایەنە سیاسیەکان بڕیویەتی ئێمەش لە زیمنی ئەواندا تاکە سەرچاوەمان بریتی بووە لەوە و پاشانیش هاوکاری و پشتیوانی و کۆمەچی دۆست و ئەندام و لایەنگرانی بزوتنەوەی ئیسلامی. بزوتنەوەی ئیسلامی هیچ کاتێک پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتان یا لەگەڵ
هێز و لایەنە سیاسیە دەرەچیەکان لەسەر ئەساسی پارە و پوڵ و یارمەتی و هاوکاری دارایی نەبووە، بەڵکو بزوتنەوەی ئیسلامی ئەو سیستەم و ئامانجانەی کە لە پێناویدا دامەزراوە پارێزگاری لێ کردووە. من ئێستا لێرە ڕای ئەگەێنم بۆ ڕای گشتی کوردستان کە بزوتنەوەی ئیسلامی لە قەیرانێکی قوڵی داراییدایە. ئەگەر ئەو دۆستانەی بزوتنەوە ئەوەندە لە خەمی بزوتنەوە بۆ نمونە بزوتنەوە کە لە قەیرانێکی ئاوا قوڵدایە ئەوە بارودۆخی ئێمەیە. ئەگەر ئەو ملیۆنان دۆلارەمان وەرگرتبە هەر هیچ نەبووە بارەگایەکمانە کردەوە لە هەرێمی کوردستان کرێچینە ئەبووین لەسەر تاسەری کوردستان بارەگاکانمان کرێچیە. بەڕاستی ئێمە زۆر جار ئەبیستین لەم لاو ئەو لا هەندێک تەیار و هەندێک تەوژم و هەندێک جیهەتی سیاسی و شخصیاتیش بەڕاستی ئەیانەوێ ئینتیقامێک لە بزوتنەوەی ئیسلامی بستێننەوە بە سیفەتی ئەوەی هێزێکی سیاسی ئیسلامی دایکە توانیوێتی بەردی بناغی سەحوەیەکی ئیسلامی لە هەرێمی کوردستان دابمەزرێنێ. بۆیە سەیرەکەی ناوە ئەو مەلەفانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی هەبوو، زۆربەی لایەنە سیاسیەکان سەرکردەکان مەلەفیان هەبووە لەگەڵ حکوومەتی عێراقی کەچی ئەو مەلەفانە تا ئێستا خەوێنراون، هیچ کەس هەر لێشیان ناپرسێتەوە. ئەوانەی دەستیان سوور بووە بە خوێنی گەنجی کورد، لاوی کورد، ئەنفالکردنی کوردستان، تێکدانی 5,000 گوند و دێ لە وڵاتە. بزوتنەوەی ئیسلامی ئێمە ڕایەگەیەنین بۆ هەموو دنیا. بزوتنەوەی ئیسلامی زۆر بێمنەتە لە هەر مەلەفێکی گەندەڵی خیانەتکاری دشت بە گەلی کوردستان، دشت بە خەڵکی کوردستان، دشت بە وڵاتی خۆمان. بۆیە ئێمە بۆ ئەوە دامەزراوین ئەو هەموو شەهید و قوربانیەمانداوە بۆ ڕزگاری گەلەکەمان، نەک بڕۆین پارە لە دەوڵەتێک و فلان و فیسارێک وەرگین لە پێناو بەرژەوەندی ئەو لە دەوڵەتانە ئێمە لە ئیقلیم و هەرێمی کوردستان کار بکەین. هیچ جۆرە فشارێک لە هیچ کات و سەردەمێکدا کاریگەری نەکردوتە سەر ستراتیجیەت و بەرنامە سیاسی بزوتنەوەی ئیسلامی بۆ پەیوەندی ناشەرعی دروستکردن لەگەڵ ئەموو ئەو. کاک عەبدوڵڵا بەپێی زانیاریەکانی و هیچ لایەنێکی سیاسی دیکە هەیە لە هەرێمی کوردستان کە هاوکاری مادی لە وڵاتانی دیکە وەربگرێت یان وڵاتانی دیکە هاوکاری مادی بکەن؟ ئێمە نەمان بیستووە هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان هاوکاری لە لایەنێکی دەرەچی یاخود دەولی وەرگرت بێت. تەنها ئەوەیە کە منەظەماتی خێرخوازی لە ڕاستیدا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوکاریکردنی لاجی ئاوارەکان لە مووسڵ و ئەنبار و ناوچەکانی تری عێراق پەنا ئەباتە بۆ بەر منەظەماتی دەولی، پەنا ئەباتە بەر منەظەماتی خێرخوازی بۆ ئەوی بێن لێرە هاوکاری بکەن لە هاوکاری ئاوارەکان بکەن لە ڕاستیدا. بەڵام ئێمە نەمان بیستووە ئەکرێ جەنابتان بە دوواداچوون بکەن بۆ ئەو پرسە سەبارەت بەلایەکەنەکانی تر. کاک عەبدوڵڵا جیاواز لەم بابەتە و لەم بەڵگەنامەی ویکیلیکس و لەسەرەوەی کە لە پەیوەندەکانیەوە لەگەڵ عەربستانی سەعودیا لەسەر بابەتێکی دیکە دەمەوێت تۆکو تەبێژی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی پرسیارت لێ بکەم دووە هەڵوێستی ئێوە لەسەر ویلایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان ئێستا لە کۆمەڵێک قەیرانی زۆر ئاڵۆز و تەنگژە ئامێزدایە کە ئەو قەیرانانە قەیرانی سیاسی بن لە ڕووی دەستوریەوە یا قەیرانی نەبوونی بنزین و ئاو و کارەبا و هەموو جۆرە قەیرانەکانی تر کە ئەمڕۆ خەڵکی کوردستانی تووشی شۆک و تووشی بارودۆخێکی دەرونی ناهەموار کردووە. بەڕاستی لەم هەلومەرجەی ئێستادا بەرپرسیارەتی هێز و لایەنە سیاسیەکان قوڕستر بووە، ئەرچیان بەڕاستی بەهێزتر بووە. پێویستە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەم بۆ پرسی دەستوری کە ئەو هێز و ئەو پێنج لایەنە سیاسیە بەڕاستی ستەمێکی گەورەیان لە بزوتنەوەی ئیسلامی و لە لایەنەکانی تریش کرد کە ڕێگەیان گرت بزوتنەوە نوێنەرێکی هەبی لە لێژنە 21 کەسیەکە ئێستا 20 نەفەر 20 کەس سەرقاڵی داڕشتنەوەی لێژنەی دەستورین و پرسی سەرۆکایەتی هەرێمیش بە هەمان شێوە دیسا ئەمەش قەیرانێکی ترکە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان وەڵامی بەڕێ سەرۆکی هەرێمی داوەتەوە کە ئێمە ناتوانین لەو وادەی کە بەڕێستان دیاریتان کردووە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم ئێمە ئەو هەڵبژاردنە ئەنجام بدەین. بۆیە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان ئێمە پێمان وایە پێویستە بگەنە سازانێک بگەنە تەوافوقێک لەبەرەوەی هەرێمی کوردستان بە بارودۆخێکی هەستیار و ناسک و ناهەمواردا تێئەپەڕێ. بەڕاستی کاک عەبدوڵڵا دەگەڕێمەوە وڵات لەسەر